ئایا ڕێکەوتنی نێوان حزبەکان لە دوای ڕاپەڕین ڕێکەوتن بوون لە پێناو بەرژەوەندی گشتی یاخود بەرژەوەندی حزبی و تاکە کەسی گەر ئەو ڕێکەوتنانە لە پێناو خەڵکدا بوون چی بۆ خەڵکتیا بۆ و بۆچی دۆخی هاوڵاتیان بەم ڕۆگەیشتووە ئایا ڕێکەوتنی لایەنەکان لە نێو خۆیاندا کارێکی باشە گەروایە کەواتە لە ڕابردوو ئێستاشدا بۆچی لایەنەکان ترسیان لە ڕێکەوتنی دوو لایەنی غەیری خۆیان هەیە بۆچی لە هەموو ڕێکەوتنێک لایەنێکیان چەند لایەنێک هەست ئەکەن خراونەتە سوچێکەوە و ڕێکەوتنەکان لە دژی ئەوان کراون دەوترا ڕێکەوتنی یەکێتی و پارتی لە ڕابردوودا بۆ براو بەشکردنی پۆست و پارە بووە و ڕێکەوتنی ئێستای نێوان یەکێتی و گۆڕانیش بۆ تۆخکردنەوەی سنووری دێگەڵەیە ئەم بۆچوونە تا چەندە منطقە و تا چەندە یعنی ئەکرێ لە بەرچاو بگیرێت و بوترێکم بۆچوونێکە ڕێیتی ئەچێت ڕایەکی شەیە پێی وایە لایەنەکان ڕێک دەکەون هەر کێشەیە و ڕەخنەی لێ دەگیرێت ڕێکیش ناکەون هەر ڕەخنە باران دەکرێن بینەرانی ئەزیزم سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو یەکەم ئەڵقەی بەرنمەیەکی تازەتان لە کەناڵی کوردستان 24 پێشکەش دەکەم بەرنمەکە ناوی وێنە گەورەکەیە وێنە گەورەکە هەوڵێکە بۆ ئەوەی لە چوارچێوەیەکدا تەواوی پرسە سیاسی و کۆمەڵایەتی و پرسە گرنگەکانی هەفتە بۆ ئێوەی بینەر بگوازێتەوە و هەمووان بەشدار بنتیایە و ڕای خۆیان بگەێنن ئەزیزانم بۆ ئەم شەو چوار میوانی ئەزیز و بەڕێز لێرە لەگەڵمان حزوری هەیە لە کاک عزیزەوە دەست پێکەم کاک عزیز ڕۆ وەکو نووسەر و ڕۆژنامەنووس حزوریە کاک کەمەڵ ڕۆ سەرنووسەری شارپرێس لێرە لەگەڵمانە هەروەها کاک عارف قوربانی نووسەر و ڕۆژنامەنووس کاک هۆشیار عزیز نووسەر و ڕۆژنامەنووس ئێوەش بەخێر بێن سەرسەر و سەرچاومان بە خێراتنی تەواوی ئەو میوانە ئازیزانەکەم کە بۆ یەکەمین ئەڵقەی وێنە گەورەکە ئەرکیان کێشا و لێرن بەخێر بێن سەرسەر و سەرچاومان بێگومان دواتر بە بۆچوونەکانتان بەرنامەکە دەوڵەمەندترەکەن کاک عزیز بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک دێمە لای جەنابەت لەوەتی لە دوای ڕاپەڕینەوە ڕێکەوتن نەکرێ لە نێوان حزبەکان هەر دوو ڕێکەوتن نامەی بعد دیار و زەق باس بکەین کە کاریگەر بوون ڕێکەوتنی استراتیژی نێوان یەکێتی و پارتی و ڕێکەوتنی بڵین حەڤەی پێنجی نێوان یەکێتی و گۆڕان هەمیشە ئەوترێت ئەم ڕێکەوتنانە لە پێناو خەڵکا کراون هەموو ڕێکەوتنێک دیارە مبڕیری ئەوەی لە پشتەوەیەکە بۆ خەڵک کراوە هیچ عملیەیەکی سیاسی نییە و هیچ دانیشتێک نییە کە لە پشتەوە نەڵی بۆ خەڵک نەکراوە یعنی شتیوانە بەبووە بە هەمیشە لە حیزبەکان هەمیشە وا دەڵێن و هیچ حیزبێک نییە لە دنیاە کە ڕێکەوتن کا بڵێ بۆ خەڵک نەکراوە پێم وایە خەڵک چەمکێکی زۆر مەتاتیە بۆ بەکارهێنانی حیزبەکان بەڵێ هەمیشە حیزبەکان ئەو بەکاردێن کە بن لە بەرژەوەندی خەڵکایە و شەڕیش دەکەن هەرڵێن لە بەرژەوەندی خەڵکایە وایە دوای ڕاپەڕین مێژوویەکمان هەیە لە ڕێکەوتن و ڕێنەکەوتنی هێزەکانە هەمیشە ڕێکەوتنەکان جۆرێک لە فەزای کوشتنی دیموکراسی بەخۆوە بینیوە ڕێکەوتنی نێوانێشێتی و پارتی ڕێکەوتنێک بوو ڕاستە بۆ دابشکردنی پۆست و دەسەڵات بوو بەڵام بە دیوێکی تریشە بریتی بوو لە کوشتنی فەزای دیموکراسی 2000 دەنگی تری لێ هاتە دەرەوە چونکە فەزای دیموکراسی ڕایانوانی ئەڵێ ڕێکەوتنی استراتیژی ینی خاڵ دانانی خاڵێک بوو خاڵی کۆتایی بۆ شەڕی براکوژی ئەوە ڕاستە بەڵام بیرن نەچێت سنوورەکانی کاڵ نەکردەوە دوو ئیدارەیشی کاڵ نەکردەوە هەر ئامادە بووە پۆستەکان دابشکرابوون لە بینی یەکێتی و پارتیا لە بینی لە سلێمانی و هەولێر و ڕوونە ئەمە بۆعدێکی ئێمە بەچاوی بینی دوجار لایەنەکان ڕێکەون باشەیە ڕێک نەکەون ئەزانی تەمان بەبەستم ڕێکەوتنامەی شێوەی ئەوەی ڕێکەوتنامەی استراتیژیە کە ئێستا قسەمان لەسەرەوەی هەر بۆەوەی بۆ بەرچاوڕوونی بینەرانیش ینی لێرەیە مەبەستمە تیژ بخەینە سەر ڕێکەوتنەکانی دوای ڕاپەڕین و دواتر لەسەر ڕێکەوتنی یەکێتی و گۆڕانیش قساکەین بەڵێ زانی بە هەموو ئەو ڕێکەوتانی کە ڕوەدەن و گوتم ڕێنەکەوتن شەڕی لێ دروست دەبێت ڕێکەوتنیش هەندێک فەزای دیموکراسی تیاکوژێ ئەزانی ئێمە بە بەڵێو بەنەکەوت زۆر نادرێتەوە کاگیرکار ئەمە ئێمە دەبێت وێنەکان وەکو خۆی ببینین ئێستا لە ڕێکەوتنی نێوان یەکێتی و پارتی ئێمە فەزای کوشتنی فەزای دیموکراسیمان بینی و دابشکردنی پۆستەکانمان بینی و هەموو نوزەیەکی دیموکراسی کوشت بوو سەرباری ئەوەی شەڕی خۆوەستا بوو ئەمەیان ڕاستە بەڵام بۆ ڕێکەوتنی نێوان گۆڕان و یەکێتیش بە هەمان شێوە ئێمە ئەو بوعدا نابینین لە پشتی هەموو ڕێکەوتنێکەوە لێدانە لەوی تر ئەمە ئیشکالەکەیە لە بینی ڕێکەوتنی تۆ وایە بینی بۆ لە بینی ڕێکەوتنی نێوان گۆڕان و پارتیا کرا یەکێتی تیا فەرامۆشکرا بوو بە هەمان شێوە یەکێتی هەستێک غەدرێکی گەوری لێکراوە لە میدیاکانەوە دەیوت ئەوە تا ئاڵێن یەکێتی تەواو بووە هەمیشە لە پشتی هەموو ڕێکەوتنێکەوە پلانێکی تر هەیە یعنی ئەم ترسمان دەبێت لەمای هەبێ بۆچی لە پشتی هەموو ڕێکەوتنێکەوە جۆرێک لە پشتکانی ئەوی دی هەیە و هەمیشە بە ناوی خەڵکەوە قساکرێ بەڵام ئەوەی هەیە جگە لە کوشتنی فەزایکی دیموکراسی زیاتر هیچی تر نییە ئێستا ڕێکەوتنی نێوان یەکێتی و گۆڕان ببینە لە منتیقەی سلێمانی فەزای دیموکراسی کوشتووە میدیاکان
چ میدیای گۆڕان چ میدیای جدی دێمەلات بۆی بە تەفسیل لەسەر و ڕێکەوتنە قسە بکەین جارێ بە لەم مێژووە بمێنینەوە باسی ڕێکەوتنەکانی دوای ڕاپەڕین بە تایبەت ڕێکەوتنامەی استراتیژی بکەین من دێمە وڵات کاگازیز کاگۆشیار کاگازیز دەڵێت ینی هەمیشە ڕێکەوتنەکان ڕاستە ڕێک ینی چۆن بڵێ لەوە باشترە کە ڕێک نەکەون بەڵام فەزای دیموکراسی کوشتووە و بەرژەوەندی حزبی و تاکە کەسی بوون زیاتر و ناوی خەڵک بەکارێنراوە تا چۆن دەوایە بێگومان هەر یەکێ لەو حیزبانە لەبەرەوەی لە پشتیەوە جەماوەرێک هەیە خەڵکێکی زۆر هەیە بۆیە ناچارە بن کاتێکم ڕێکەوتنانە ئەکەن بڵێن ئەمە خواستی خەڵکە ینی خواستی جەماوەرە ئەمەش ڕەنگە ڕێژەیی بێ ینی ڕاستی ئەم قسەی ڕێژەیی بێ هەموو ئەو ڕێکەوتنانەی کە ئەکرێن ئێمە ئەگەر ڕێکەوتنامەی استراتیژی حساب بکەینەوە ئەبێت لە سیاقە مێژوویەکەی خۆیان ڕێکەوتنامەی استراتیژی لە دوای ساڵانێکی زۆر لە شەڕی ناوخۆ بوو بۆ خۆی ڕاستە دیوی پۆزتیفی هەیە و نێگەتیفیشێ بۆم ڕێکەوتنە دیوە پۆزتیفەکەی ئەوە بوو کە خاڵێکی وەکو کاگازی زوتی خاڵێکی لەسەر شەڕی ناوخۆداناوە بارودۆخی بارودۆخی بینی پارتی و یەکێتی و لایەنگرانی پارتی و یەکێتی تا ڕادێکی زۆر ئاسایی کردەوە ینی لە ڕووی سایکۆلۆژیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی با بڵێن سراع ململانی حیزبیەوە ئەو برینەی کە شەڕی ناوخۆ دروستی کردبوو هەموو ئەمانەی تا حدێکی زۆر با بڵێن ئارام کردەوە ئەمە لەو ڕۆڵی کە بەرژەوەندی خەڵکی تیا بووە بڵێ ئەمە هەم بەرژەوەندی خەڵکی تیا بوو هەم بەرژەوەندی حیزبەکانی تیا بوو هەم بەرژەوەندی با بڵێن بجۆ ئەگەر زیادە ڕەوی نەبێ بڵێمە بەشێ بوو لە بەرژەوەندی ئەمنی قەومی ژانی مەسەلا ئەو ڕێکەوتنامەیە بەڵام بۆ خۆی ڕاستە ئەمەش دیوە پۆزتیڤ دیوە نێگەتیڤەکەشی ئەوە بۆ ڕێکەوتنامەیە هەندێ لە مەسلەی دیموکراسیەت ینی هەندێ لە با بڵێن کاریگەری سلبی لەسەر هەندێک لە بنەماکانی دیموکراسیەت هەبوو ئەم ڕێکەوتنە بەڵام ڕێکەوتنامەی استراتیژی بەخۆی تەمەنیشی کەم بوو ینی تا فترەیەک جدیەتێک هەبوو لە جێبەجێکردنی ڕێکەوتنامەکە دوای فترەکە وردەوەکوی کوردەڵێت تەقوتۆقی تێکە و ڕێکەوتنامەکە ینی ئەمان بینی لەم لاو لەولاوە بەشێک لە سەرکردایەتەکانی یەکێتی و هەم هەندێک لە کەوادرینی پارتیش کەوتنە تەقەکردن لە ڕێکەوتنامەکە دواتر کە بزوتنەوەی گۆڕان لە یەکێتی هاتڕسمی نەهەڵوەشێندایەوە نەکۆتایی پێ بەڵێ هەر بۆ خۆی ئۆتۆماتیشیەم یەکی ئەم ساڵە ڕێکەوتنامەی استراتیژی دوو ئیمزا بکرێت بەڵێ ئەمە زانی چۆنە ئێستا هەر بۆ خۆی ئەو ڕێکەوتنامەی کە پێشتر جۆرێ لە لێک تێگەیشتنی بینی پارتی و گۆڕان کە هەبوو لەسەر پێکێنانی حکوومەت ئەمە بۆ خۆی با بڵێن زەربەیەکی دا لە ڕێکەوتنامەی استراتیژی دواتر ئەم ڕێکەوتنامەی یەکێتی و گۆڕان کە کردیان ئەمە فاتیحە خوێندن بۆ خۆی بە جۆرێکی دیکە لەسەر ڕێکەوتنامەی استراتیژی ئەم ڕێکەوتنامانش بۆ خۆی هەردوو هێزی سیاسی کە لەبەرەوەی کوردستان بۆ خۆی بریناری شەڕی ناوخۆیە بریناری ناکۆکی حیزبیە بۆیە کاتێک کە دوو هێز لێک نزیکە بنەوە هێزەکەی تر هەز بە مەترسیەکە بۆچی بۆچی ئەمە لەبەرەوەی لە نیەتی یەک تێگەشتن و یەکترە ناسن ڕەنگە وەرەقەی سپی دەست یەکتر بخێنەوە یان ئەوە مەسەلەکە ئەم هێزانەی لە کوردستان هەم پارتی هەم یەکێتی هەم گۆڕان ئەمانە وەرەقەی سپی دەستی یەکتر ئەخوێندنەوە بۆیە ئەزانن هەر لێک نزیک بوونەوە یەک چمانایەکی هەیە و چ مەغزایەکی سیاسی و حیزبی کەواتە ئەم قسەی تۆ وەرگرم ئەوە ناخوێنینەوە کە ڕێکەوتنەکان لە پێناو خەڵکانی لە پێناو حزبەکان خۆیانن بۆیە خەمیان لێنیشە ڕێکەوتنامەی حیزبیە یعنی خۆی ئەم ڕێکەوتنامێ ببرە ئەم ڕێکەوتنامەیانە کە ئەگرێ ڕێکەوتنامەی حیزبیە بەڵام هەر حیزبە بۆ خۆی جەماوەرێکی زۆری هەیە ینی تۆ گەر خەڵکی کوردستان دابشکە ڕێکەوتنی استراتیژی لە ساڵح و لە بەرژەوەندی جەماهیری یەکێتی و بڵین لایەنگران و قاعدەی جەماوەری یەکێتی و پارتی شکاوتەوە نازانم یعنی ئەم ڕێکەوتنە ڕەنگە مەسەلا لە ڕووی دەرونیەوە ئارامیەک ببەخشێ بە لایەنگرانی ئەم دوو حیزبە بەڵام بۆ مەسلەی دابینکردنی بەرژەوەندی یا پاراستنی بەرژەوەندی یا ئەگەرەوەی کە بێڵن بەرژەوەندی لایەنگران و جەماوەری یەکێتی و گۆڕانی تیاابێوەمانە من ئەمەیان نازانم ئەمەیانە بێ ورتر دیراسی بکەی بزانین ئەم بەرژەوەندیە چییە کە عربان چیەک لە بازار یا دوکاندارێکە لایەنگیری گۆڕانەیە لایەنگیری یەکێتی بزانین چ مەسلحەتێکی هەیە لەم ڕێکەوتنەیە یان ئەم ڕێکەوتنە چ کاریگەریەکی پۆزتیڤە کاتە سەر ئەو ینی مەسەلا ئەمە دیراسەیەکی وردیەوێ کە من پێم وایە بۆ خۆی پەیوەندی بە بەرژەوەندی خەڵکی کوردستان و ئەم شتانەوە نییە ئەمە پەیوەندی بە
ئیتیفاقی ئەم دوو هێزە سیاسیەوە هەیە و بە جۆرە لە جۆرەکان مەسەلا بریتە لە دەست شکانەوە دوو هێزیەکە گرن بۆ ئەوەی قوتی زیاتریان هەبێت تەقی زیاتریان تیاکۆ بێتەوە بۆی دەشکانەوەی لایەنێکی تر ڕەنگە ئەمە لەگەڵ کە ڕێکەوتنی دوو لایەن عادەتەن ینی دژ بەکار نێنم بەڵام بۆ ئەوەیە بەرامبەر لایەنێکی تر بەهێز بن بەڵێ مەرجنیە ئەم بەهێزبوونە مەسەلا ڕەنگە میحوەرێکی دیموکرات میحوەرێکی هێزی حیزبی لە بۆ ئینتیخابات دروست کرێ ئەمەش شتێکی ئاساییانی خۆ ئەوە نییە کە مەسەلا تۆ جێی شێک دروستکەی هێزێکی سەربازی دروستکەی سبینێ بچیتە سەر لەگەڵ پارتی ینی ڕێکەوتنی نێوان لایەنەکان با جارێ بعد لەو سیاقە مێژوویە نێنە دەرەوە نێوان یەکێتی و پارتی لە ڕابردووە چی بۆ هیچ نەبێ با واز لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێنین چی بۆ لایەنگرانی ئەم دوو حیزبەتیا بووە وڵا بەتەکیید شتی زۆرتیا بوو چکە ئەو واقع بێنین و پێشتا خۆمان لە سێل و مەرجێکا ڕێکەوتن کرا دوو حیزبن لە 64ەوە خلافێکی قوڵ لە نێوان دوو ئاراستی ناوبزوتنەوەی کوردایەتی بوو کە تعبیر بوو لە مەلای و جەلالی و دوجار بێتە پارتی و یەکێتی بوو بە زۆنی سەوز و زەرد ئیدارەی هەولێر و سلێمانی دەیان هەزار گەنجی ئەم وڵاتی ئێمە لە نەتیجەی ئەم ناکۆچی ململانیە بە کوشت چوون ڕێکەوتنی استراتیژی جۆرێک لە دروستکردنی دڵنیایی و دروستکردنەوەی متمانە بوو لە نێوان ئەم دوو هێزە چکە ئێمە بیرمان نەچێ لە ساڵی 98ەوە شەڕی ناوخۆک وەستاوە بەڵام لە 2007 ڕێکەوتنی استراتیژی گرا دوای 9 ساڵ ئەمە دروستکردنەوەی متمانە بوو لە نێوان ئەم دوو ئاراستەیە لە ناو بزوتنەوەی سیاسی کوردی کە ئیتر نەگەڕێنەوە بۆ ڕابردوو و قۆناغی شەڕی ناوخۆ لە کوردستان کۆتایی پێبێ و پێشم وایە تا ساڵی پار ئەم کێشانەی سەرۆکایەتی هەرێم سەری هەڵدا ئەو متمانەیە بە پارێزراوی لە نێوان پارتی و یەکێتیان مابەوە سەرباریەوەی هەندێک گلەی هەبوو لە مەسەلەی دابشکردنی پۆست و هەندێک نیگەرانی لە زۆری بەڕێوەبردن و ئازادیدان بە یەکتر کەم تا زۆرێک لە بەڵام هۆشیاری سیاستکردن و هۆشیاری ینی هێنانی مۆدلی مۆدرنتری حزبایەتی ئەو ناگەێنێ کە ئەم دوولایەنە ئەکرێت ڕێکەوتنێکیش لە نێوانیانە نەبێت و خۆ چەند شاریان واقعەکە وەکو خۆی ببینین ینی کوردستانی ئێمە نە وڵاتێکی دیموکراسیە نە وڵاتێکی دامەزراوەیە و نە ئەژبێتە دیموکراسی بەڵام لە خطابەکانیانەوە ناڵێن ئەخواناڵێن خۆکەفی خۆیان دیعای دیموکراسیەکەن بەڵام ئێمە هەمانە وڵی پێم ئینسانی خۆی هەڵخەڵەدێنێ پێی وابێ لە کوردستانە دیموکراسیەت بەرقەرارە و بەرقەراریش نابێ ڕەنگە تا 50 ساڵی تریش ئەبێ ئەم واقعەوە خۆی ببینین و حزبایەتی لە وڵاتی ئێمە زۆر ناتەبیعیە ینی ئەمەی لە وڵاتی ئێمەیە هیچ مۆدلێکی دنیای نییە حزبایەتی بەم جۆرە بێ لە هەموو دنیای ئەوەی کە لێ ترسی ئەبێ لێکترازانی سیاسی و هەڵوەشانەوەی ڕێکەوتنەکان و ناکۆچی مەترسی دروستکە بەس لای ئێمە بەعکسەوە ڕێکەوتنی سیاسی و لێک نزیبوونەوەی دوولایەن ئەوە تا ئێستا هەمومان دەستمان لەسەر دڵمانە نەگەڕێنەوە ئەو ڕۆژانەی کە لێ ترسانیان پێمانەوە بوو لە وتارەکەشدا لە وتارەشدا ینی ئەوەی پارتی چ پاساوێکی هەیە ینی بۆچی هەمیشە ئەبێت دوو لایەن ڕێک بکەون لایەنی سێهەم هەست بکات لەبەرەوەی متمانە لە نێوانیان نییە و لەبەرەوەی لە یەکتر بە گومانن حقیقەتەکە ئەمەیە ینی ئێستا پارتی ترسیەوەی هەیە کە یەکێتی و گۆڕان یەک بگرنەوە بنە هێزێکی کاریگەرتر لانی کەم ئەگەر بەرامبەر پارتیش نەوەستنەوەکو ڕوبەڕووبوونەوە بەڵام ئەو جۆرە لە تاگڕەویەی پارتی نامێنە کە ئێستا خطابی سیاسی کوردی لە دەستی پارتی دموکراتی کوردستانەیە ناچارە بێ بۆی کە جۆری هاوسەنجیە بێت دروست بێت لە کوردستان ئەمە لە ڕووی بەرژەوەندی حزبیەوە ڕەنگە قازانجی پارتی نەبێ کە بێت بە هاوبەشی جاریشکە لەگەڵ حزبێکی ترا کوردستان بەڕێوەبەرە وەکو حزبێک ینی حەزی ڕەنگە بەوە بێ کە خۆی قیادەی وڵاتێک بێ پرۆسی سیاسی ئەو بەڕێوەی بەرێ وەگەوەی کە ئێستا ئەیبینین زۆربەی جونگەکانی دەسەڵات و ناوەندی بڕیار تا ڕادێکی زۆر لای پارتی دموکراتی کوردستانە پارتی ترسی لەوە هەیە کە ئەم ڕێکەوتنە بێتە هۆی ئەوەی سەر لە نوێ داوای پیاچوونەوە بە ڕێکەوتنی استراتیژی بکرێت داوای جۆرێکیکە لە پێکەنانەوەی حکوومەت کرێت یعنی بە کشێوێکی گشتی ئەبێ پاچێزی حکومڕانی لە کوردستانە بگۆڕێت چۆنە گۆڕەیە گەر لایەنەکان وەکو خۆت پارتی ترسی لەوە هەیە لەم ڕێکەوتنە کە ترسی لەوە هەیە بێ پاچێزی حکومڕانی لە کوردستان بگۆڕێت چکە ئەم دوو هێزە ئەبن بە خاوەنی 42 کورسی لە پەرلەمانی کوردستانە و ئەگەر ئەو پشکانەی کە لە حکوومەتیشانەوە کە هەردوو لاش لە بەشی خۆی ناڕازی بولانی کەم خۆبن بە خاوەن دە وەزیر لە حکوومەت یاریمی کوردستانە کەواتە شکڵە عامەکەی حکوومەت یاریمی کوردستان منطق نییە وەکو خۆی بمێنێت کە تەسەوری ئەوە شکری ئەم ڕێکەوتنە هەر بەوەشەوە نەوەستێ ڕێکەوتنێکی سیاسی بێ احتیمالی زۆرە کە ببنەوە بە حزبێکی سیاسی پێکەوە بۆیە ئەمە هاوکێشەی سیاسی لە کوردستان ناگۆڕێ و نەخشەی حکومڕانی لە کوردستان ناگۆڕێ کاگارەفەر بچینەوە سەر ینی ڕێکەوتنەمە کۆنەکە
بەدیلی ڕێگنەکەوتن چییە؟ یان ئەگەر یەکێتی و پارتی ڕێگنەکەوتنایە چیانە کرد؟ ینی فترەیەکی تر شەڕی ناوخۆیانە کرد دوو زۆنیان دروستە کرد ینی بەدیلی ڕێگنەکەوتن چییە؟ دوجار نابێنەکان هەموو من هەمیشە لەگەڵ ڕێکەوتنم و بەکارێکی باش ێزانم چ ئەوەی ڕێکەوتنی استراتیژی ئەوەی کاک عزیز ئاماژەی پێکرد مەسەلەی بەرتەسەکردنەوەی ئازادی و دیموکراسی تۆ شوایە بینی؟ نا من پێم وایە ئازادی لە کوردستان خۆی بەرتەسکە وەگەرتەنها یەک حزبیش یەک حزبیش لە کوردستان بێ هەر دیموکراسی نییە و یەک حزبیش بەتەنها بێ لە کوردستان هەر ئازادی نادا ئەمە بەشێکە لە خەسڵەتی کۆمەڵگەی ئێمە بەشێکە لەم جیۆپۆلیتیکەی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هەموو وڵاتانی ئێرە تورکیا تاکە نموزەج بوو بۆچی بەو شێوەیە ڕۆژبینی پێشتر بەو شێوەیە تێڕوانینت بەو شێوەیە ئێستا بۆچی وایە بینی کاگەرگار تورکیا نموزەجێکی جوانتر بوو لە وڵاتانی ئەم ناوچەیە ئێستا تورکیا ئەوەتە هەمان شتانە کە ئەردۆگان کە سەدام لە قۆناغەکانی پێشەن فالای کرد یعنی بەرەو بەرتەسەکردنەوەی تەواوی ئازادی و مەسەلەی دیموکراسی ڕۆ تەنها وڵاتێک لەم ناوچەیە ما بێتەوە تعبیر بکات لە دیموکراسیەت ئیسرائیلە کە هیوادارم ینی کەمەی ژۆ خۆی بمێنێ بۆیە من ینی بەدیلی ڕێکنەکەوتن نابینم هەرە بێ ڕێکەون چکەوە گوتم ینی حاڵەتی پرۆسی سیاسی بەڵام لە فترەی نێوان بڕێک نەکەوتنەکانە ینی باسی ئەوە ناکەم کاگەنە ڕێککەوتن بەڵام لەو فترەی کە ڕێک ناکەون ینی کۆمەڵی شت ڕۆیات ئایا نازانم هەر لە شەڕی ناوخۆ لە بەرچاوی بگرین تا یەکتر شکاندنەوە ملی یەکتر شکاندن و دەرکردنی یەکتر لە زۆنی یەکتر و نازانم اختیالی معنەوی زۆر شت ڕوویداوە ئەمانە کێ باجیەیات؟ هەمووی میلەت بەس میلەتە ئەزانی ئەجا منویستم قسەکەم تەواو نەکردەوە کەوتم ینی پێم وانە بۆ ڕێکوتنی استراتیژی زیانەکەی ئەوە بوو ڕێکوتنی استراتیژی یەکێ لە هەرە سلبیاتەکانی ئەوە بوو کە پارتی و یەکێتی بە ئەندازەیەک متمانیان بەیەک کرد و بە ئەندازەیەک بوون بە هاوپەیمانی یەکتری چاوپۆشیان لە فەساد و گەندەڵی یەکتری کرد و بۆیە گەندەڵی بەم ئەندازەی ئێستا تەشەنێک کرد لە هەرێمی کوردستان کە من هیواخوازم ئەمە یەکێتی و گۆڕانیش نەبێتە کۆپی ئەو نموزەجە خراپە لە سلێمانی و ئیتر لەمە دو کارکتەرەکانی هەردوو لامان لە ناو حکوومەتە مەحەلیەکانی ئەم ناوچەیە بەو ئەندازەیە چاوپۆشی لە یەکتر نەگەین کە زمینە بۆ بەرفراوانبوونی گەندەڵی خۆش سپاس دەکەم کاگارف کاکەمال هەر قسەیەک تەبوو لەسەر تەواوی قسەکانیان ئەتوانی ئضافەیەکی بەڵام پرسیارەکەی منەوەیە ینی ڕێککەوتنەکان لە هەرێمی کوردستان ڕێککەوتنی دراسەکراون ینی مەبەستم لە دراسەکراو ئەوەی کە چۆن بڵێ بیریان لەوە کردوتەوە ئەم ڕێککەوتنە 50 ساڵی تر چۆنە بێ بەرژەوەندی حزبی چیەتایە بەرژەوەندی میلەت چیەتایە لەم ڕێککەوتنانە یان تەنها لە ینی لە فترەیەکی زەمەنی کەمە بڕیاری لێ ئەدرێت و ڕێک ئەکەون و دوجاری ڕەنگە نەتیجەی وەکو ڕێککەوتنی یەکێتی و پارتی بێ کە دوای ئەوەنە ساڵ ڕاستە ینی یەکێک لە خاڵە گەشەکانی وەستاندنی شەڕی ناوخۆ بە بەڵام یەک دنیا خاڵی ڕەشیشی هەیە ینی دراسەکراون یان هەر بە هەڕەمەکی ئەکرێنە ڕێککەوتنانە من پێم وایە مادام ئێمە تاکو ئێستا لە وڵاتێک ئاژین حیزبەکان هێزی چەکداریان هەیە و لە ناو هێزی چەکداریشا هێزی کاکفلان و هێزی کاکفلان هەیە فیسار هەیە ئێمە هەمیشە لە بەردەمی بەریەکەوتنی تونداین هەمیشە ئەگەری بەریەکەوتنی چەکداری لە بینی ئەم لایەنە سیاسیانە و تەنانە لە ناو حیزبێکیشا هەیە بۆیە ئینسان هەمیشە بێت لەگەڵ ڕێککەوتنا بێت سەرباری ئەوم لە حەزاتانی هەیە چکە ڕێککەوتن باشتر لە تەخوینکردن و شەڕجنی و مهاتەرات و پەلاماردانی یەکتری بە تایبەتی ئەگەر هەلومەرجەکە و ئێستای کوردستان بێ هەم لە ڕووی ئەوەی کە هەرێمی کوردستان ئێستا لە بەردەمی کۆمەڵی قەیرانی گەورایە و لە بەردەم کۆمەڵی ئەگەری ئەکرێ بڵین ئەگەری باشیش هەیە و ئەگەری خراپیش هەیە و ئەوە کەوتۆتە سەرەوەی کە کورد خۆی سەرکردایەتی سیاسی ئەم لایەنە سیاسیانە چۆن بڕیاریان چۆن بیرەکەنەوە بۆیە ئینسان هەمیشە بێت لەگەڵ ڕێککەوتنەکان نابێ بە ملاحەزەیەکەوە ئەویژەوەی کە ئینسان زۆر گەشتبین نەبێ بەم ڕێککەوتنانە پێی وابێ ئیترەمە فانوسی سیحریە و کۆمەلگا بەرە و ئاسوودەیەکی تەواو بات بەڵام بە ورتر ئەگەر و ڕۆژنامەنووس قسە بکەم ئەوەیە کە ڕێککەوتنەکان بخەیتە تای تەرازوێکەوەی کە تا ئێستا بۆ لەگەڵ ئەم ڕێککەوتنی کە یەکێتی و گۆڕانکردوێتی جیاوازە جیاوازە لە چەند ڕوویەکەوە یەکێک لە جیاوازەکانیەوەیە کە ئەم ڕێککەوتنە وەکو ڕێککەوتنی استراتیژی نییە کە کەس نەیزانی چۆن کراوە لەسەر چیە و برگەکانی ناو ڕێککەوتنەکە چییە ئەم ڕێککەوتنە لە برگەکانی ئاشکرا کراوە و لە مەراسیمێکی گەورەی بۆ دروستکراوە و کۆی ئەو جومگانەی کە گرنگن هەستیارن و پەیوەستن و متعلقن بە کۆمەلگاوە باز کراوە و لە هیچ بەرگەیەکی شاباز لەوە نەکراوە کە
فلان پۆست بۆ تۆ بێ ڕەنگە لە قۆناغی دوای ئەوە بچێتە سەر ئەوە بەڵام ئەوەی کە ئێمە تا ئەیبینین بۆی کە فاڵی بۆ نەگرینەوە چی گابەچی قسە لەسەر ئەو نەسا و دەقە بکەین کە هەیە من پێم وابێ ئەمە وای کرد کە ڕێککەوتنی لە قۆناغێکەوە لە فۆرمێکەوە بردە فۆرمێکی تر چکە ڕێککەوتن تاکوێسا لەبێی لایەنە سیاسەکانە بەو شێوازە کۆ نەکراوە دانیشتون دوو سەرکردا چەند سەرکردێ چەند مەکتەبی سیاسێک قەرارێنەوە تەنانەت ئەندامەکانی خۆشی حیزبەکانیش لیانزانێت چی ڕێککەوتون بەڵام ئەمە بۆ خەڵکیشان ئاشکرا کردووە لە ئاخر بڕگەی ڕێککەوتنەکەی نێوان گۆڕانوێکێتیا ئەوەی ڕێبێ ئەم ڕێککەوتنە لە ڕاگەانەکانە ڕاگەن ڕسمەکانە بڵاو کرێتەوە ئاشکرا بکرێت باش ئەوەتی ئەو ڕێککەوت بیرکردنەوەی حزب لە هەرێمی کوردستان عقلیەتی حزب لە هەرێمی کوردستان گەشتوتە ئەوەی کە ینی ئەمە لە 2016 باسی عالم ناکەم باسی هەرێمی کوردستانەکەم گەشتوتە ئەوەی کە تەواوی خاڵەکانی ڕێککەوتنێک بۆ ڕایگشتی ئەلان بکات و لە پشت پەردەوە هیچ شتێک نەبێت من پێم وایە ئێستا لە هەرێمی کوردستان زۆر کەم شت هەیە کە ئاشکرا نەکرێت بەهۆی زۆری میدیاکار و بەهۆی ئەو پەیوەندی دیجیتاڵی کە ئێستا لە دنیا هەیەەوە بەهۆی ئەوەی کە دەرچوون لە نێو مەکتەب سیاسەکانە قسەکان من پێم وانە شتێک بێش بشاراوە بێت مەگەر بڵێن دوو کەس دەبێنی خوانە ئەگە بکەوێتە بین دوو مەکتەب سیاسی مستحیلە شت شاراو بوو بێت جاری وا بووە ئیجازەم بە جاری وا بوو لە کۆبوونی مەکتەبی سیاسی بوون ئێمە کردوانە بە خەبەرەکەمان پێگەیشتووە دەستمان کەوتووە لەبەرەوە شتێک نییە یعنی ئێمە وەهم دروست نەکەین لەسەر ئەم شتانە کاتێک کە شتێکی جوان ئەبینین بڵین باشە لەگەڵ ئەوم لا حەزەیە کە پێمان وانە بێ ئەمە فانۆسی سیحری و ئەم کۆمەلگای خاتە قۆناغێکی تر بەڵام بۆ ئەوی کە گومان دروست نەبینە هەر ئەوەی کە گومان دروستکەین لەسەر ئەمە ڕێککەوتانە ئەبێ بڵین ئێمە کۆمەڵی ڕێککەوتنمان هەیە لە بینی لایەنە سیاسەکانە ئەم ڕێککەوتنەشمانێ ئەگەر مقارنەکەین ئەم ڕێککەوتنە شێوازێکی جیاوازتری هەیە شێوازێکی مۆدێرنتری هەیە و من تەسەورم ئیجازەم بە من تەسەورم وایە جارێکی تر حیزبەکان شەرم لە خۆیانەکەن ئەگەر ڕێککەوتنێکی تری وەکو کۆنەکان بکەن و بچنە ژوورە تاریکان ڕێکەون بە شێوە ڕێککەوتن بکەن کە بێ خەڵک ئاگادار بێت باشە کاکەمان گەر بەم شێوەیە بێ کە ئێوە ئاماژەی پێدەن و باسیەکەن و ئیعلان کراوە و خاڵەکانی ینی تەواوی خەڵک ئەزانێ خاڵەکانی چی بووە پارتی دیموکراتی کوردستان لە یەکەم ڕەتفعلیە ڕەتفعلێک بوو سلبی بوو لەسەر ڕێککەوتنەکە و نیگەران بوون و هەندێک مەکتەبی سیاسیشیان ینی بە دەستەواژەی گلەی ئەوەیان لە یەکێتی هەبوو کە ئاگاداری نەکردنەوە قسەم لەسەر ئەم لایەنەیان نییە کە ئەوان لەگەڵ یەکێتی ڕێککەوتنێکیان هەیە و نەگەڕاونەتەوە بۆ ئەوان قسەی من لەسەرەوەیە گەر ئەم ڕێککەوتنە خاڵەکانی وازح و ڕوونە ترسی لایەنی تر و بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان لە چییە؟ ترسەکە ئەوەیە کە تاکو ئێستا ئێمە هێزەکانمان دابەشی هێزە چەگارەکانی کە هەیە دابەشی حیزب بووە ینی هەتانانەت مەسەن وەزارەتی ناوخۆی هەرێمی زۆنی سەوز و نیلیەکەی کە ئیسا وای پێوترێ جیاواز وەزارەتی ناوخۆ ناتوانێت پۆلیسەکان نەقڵکا و پۆلیس تاعینکا و پۆلیس ئەوە تایبەتە بە یەکێتی نیشتمانی کوردستان ئەم هێزە هێزی پێشمەرگە یەکەی هەفتا تایبەتە بە یەکێتی نیشتمانی کوردستان کە چەند بەرابەری ئەو هێزە نیشتمانیە کە چەند لیوایەکیان تێکەڵ کردووە لەو لاشەوە بە هەمان شێوە وەزارەتی ناوخۆی هەولێر و دەڤەری زەرد سەر بە وەزارەتی ناوخۆی پارتی دیموکراتی کوردستانە و ئاسایشەکەی پاراستنەکەی و تەنانەت هێزی یەکەی هەشتای ئەمانە سەهی پارتی دیموکراتی کوردستانە مادام ئێمەم هێزانەمانێ هەمیشەم هێزانە لە خۆیانە ترسن چکە هێز یەکەیە ئەتوانرێ بەکار بێنێ ئەم هێزش کەم نییە ئێمە من لە تەفەهومی نیگەرانەکەی پارتی دیموکراتی کوردستانەکەم ینی من بۆ خۆم پێم وایە لە چ بۆعدێکەوە پارتی نیگەرانە ینی لە چ پارتی دوو جۆرە بیرکردنەوەی کە نیگەرانی لا دروست بووە نیگەرانە یەکیشیان ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان لە 38 کورسی هەیە بەم لە 38 کورسیە بە هێزی یەکێتی دەسەڵاتی ڕەهای لە کوردستانە هەیە ئەترسی ئەم دەسەڵاتە ڕەهای لە کیسچێت ئەمە یەکێکە لە نیگەرانەکانی دووەمیش لەوە نیگەرانە کە هێزێک لەم هێزانی کە ئیتیفاقیان کردووە ئیتیفاقی استراتیژی لەگەڵا بۆ پێشتر و ئەو ئیتیفاقی استراتیژیە زۆربەی بەندەکانی زۆربەی نەتیجەکانی بە قازانجی پارتی دیموکراتی کوردستان بووە کە ئێستا پارتی دیموکراتی کوردستان دڵنیایە لەوەی کە ئەم ئیتیفاقیە وەکو کاگوشار وتی ئیتیفاقی استراتیژی کاڵەکاتەوە هەڵێ وەشێنێتەوە ئەیباتە شوێنێکی تر بەڵام ئەمە هەمووی پێشبینیە نا آخر ئەمە حقیقەتێکی تایە چکە ئەو خاڵانەی کە لەناو ڕێککەوتنەکەی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتمانی کوردستانە تاکی لەو شتان ناکاتەوە کە پارتی دیموکراتی کوردستان ڕێگرە لێی لەوانە
کاراکردنەوەی پەرلەمانی تایە کە پارتی دموکراتی کوردستان سەبەبە لە کارانەکردنەوەی پەرلەمان یەخستنەوەی هێزی بەڵام خۆ تا ئەبەت پەرلەمان وە نامێنێتەوە. بەڵام لەم قۆناغا وایە ینی دنیایەک یاسایە دنیایەک پرۆژە یاسایە دنیایەک شتێ لە هەرێمی کوردستانە بەبێ بوونی پەرلەمان هیچ ناتوانانی بڕیارێکی لێ بێ. کاگیان مەسلەی پۆستی یەکلایکردنەوەی پۆستی سەرۆکایەتی هەرێمی تایە کە تاکو ئێستا دوو ئاراسی جیاواز لە کوردستانە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ سیستەمێکی سەرۆکایەتیە و چەند لایەنێکی تر لەگەڵ سیستەمی پەرلەمانیان ئەم ڕێکەوتنە بەڕۆشنی ئەوەی تایە کە لەگەڵ سیستەمی پەرلەمانیان یعنی کەواتە ئەو هێزەی کە پێشتر جۆرە لە ناری بۆچوونەکەی پارتی بوون ئێستا جۆرە لە تۆکما بن حتمما پارتی دیموکراتی کوردستان ئەبێ نیگەران بێت ئەبێ حساباتێک بۆ خۆی بکات. من دێمە وڵات کاکەمال ئەگەر یارمەتیم بن من ڕێی چەند گەنجێک وەرەگرم بەر لە ناوبڕەکە مایکەکە لای کێیە خۆت بناسیێنیت ئەرکنەبێ و پرسیارەکەت بۆ کێیە؟ هۆشمەند محەممەد لە جامیعەی سێبانی بەشی زمان. بەخێر بێت. پرسیارەکەم بەگشتی بۆ هەمیانە مەبەستە زیاتر کێ وەڵامت باتەوە؟ بەگشتی بۆ هەموو لایەنە حیزبەکانە. بەڵێ بۆچی بەو شێوە ترسە ئەڕواندرێتە ئەم ڕێکەوتنامە لە کاتێکا ڕێکەوتنەکە زۆر باشە بۆ هەموو لایەکە نە کوشتایی تیانە مزارێکی بە جۆرە خراپی تایە ئەنی ئەم ترسە بۆ چێکە هەموو لایەنەکان ئەترسن بۆ چی گۆڕان چی یەکێتی ئەترسێ هەم دیسان گۆڕان لەگەڵ پارتیان ڕێکەیە چی پارتی لەم دوولایەنە ئەترسێ ئەم ترسە چیە بکە سوپاس دەکەم من لە کاکۆشیار و کاگعرفە پرسم کە کاگۆشیار لێرە ینی وەکو بە شێوێک لە شێوەکان تەمسیلی پارتی دیموکراتی کوردستانەکە و کاگعرفی نوێنەرایەتی بە شێوێک لە شێوەکان یەکێتی نیشتیمانی کوردستانەکە وەڵامی تۆ بۆ پرسیارە چێ مایکەکە بچێتە لای ئەو کاکەیە باش فەرموو کاگۆشیار. ئێمە قسەمان لەسەر ئەوە کرد ینی ئێمە کۆمەلگای ئێمە کۆمەلگا حیزبیەکە با بڵێن ینی ئەوە کۆمەلگایکی بریندارە بۆیە هەر کاتێ ئەم ڕێکەوتنامانە کرێ بەداخەوە مەسەلا لە بین هەردوو هێزێکا بکرێ هێزی سێم ینی تەحمیژەکرێت ترسەکە لە تەحمیشکردنەکەی نەک لە شەڕەکە ئەم ڕێکەوتنامەی لە بینی یەکێتی و گۆڕانە کە کراوە ڕێکەوتنامەیەکی باشە بەو مانایی کە ئەمە ڕەنگە ئەمە لە شەڕ و لە مزاهرە و پەلاماردان و بارەگاسووتان و خەڵک بە کوژدان و خەڵک شەهیدکردن زۆر باشترە. یعنی لانی کەم ئەمە وەک ئەگەر ئەم ڕێکەوتنامە گەر ناوێنین ئاوێکە ئەکرێ بە ئاگری ئەم نائارامی کە با بڵین کە لە زۆنی ئەم دی و دێگەڵاوە من ناڵم زۆنی سەوزونی لێ زۆنی ئەم دی و دێگەڵەوە یعنی ئەگە ئاوێکی ڕەحمەتە ئەکرێ بەو نائارامی توندەی کە ئێمە بینەری بووین ئەم چەند ساڵی ڕابردوو بەڵام ئەمە نەبێتە میحوەربەندی ینی ترسەکە لەوەیە کە ئەم ڕێکەوتنامەیە بێتە میحوەربەندی. لە پێشە پارتی هەمیشە گلەی ئەوەی هەبوو کاگۆشیار ئەیوت گیرمان خواردووە نازانین لەگەڵ یەکێتیە قسە بکەین یان لەگەڵ گۆڕانە لەگەڵ ئەما ڕێکەکەوین ئەو بێتاقەتە بێ لەگەڵ ئەمە ئەوی ترا ڕێکەکەوین ئەمی تر سەغڵەتە بێ ئێستا کە پاکێجی یەکێتی و گۆڕان بۆ بە یەک پاکێج چ خراپێکی تایە بۆ ترسەکە لەوەیە ئەم ڕێکەوتنامە بێتە ینی هێزێکی میحوەری هەم لە ڕووی سیاسی و حیزبی و سەربازی و ئەمنی وەکو باسییان کرد بەڵێ باسییان کرد کە ئەم میحوەرە هێزی بێت ناکرێت لە ئاساس ئەم میحوەرە کە ئەم دوو هێزە ڕێگەکەون ینی با بڵین لە دێگەڵە بەم دیوە لەم زۆنی سەوزونی لێکە دروستیەکەن دروست بووە هەیە با بڵین ئەم ڕێکەوتنامێ ئەگەر وابێ کە هێزی چەکداری و سیاسی و ئاسایش و پۆلیس و هەموو شتێ ئامادە بکرێ بۆی لە بەرامبەر هێزی ئەو لابوەسێکە هێزی پارتی دیموکراتی کوردستانە ئەمە خراپێت دیوە خراپەکەیەتی مەترسیەکە ئەمەیە. بەڵام با بڵین گەشتبینیەکە کە من خۆم هیوادارم وابێ ینی من خۆم بە جۆرە لە جۆرەکان دایمەن لەسەر ئەم دیوە گەشتبینیە تەمەنای خۆمەکەم یان شتەکانی خۆم بیناکەم دیوە گەشتبینیەکەی ئەمەیە کە ئەم ڕێکەوتنامەیە ئەم دوو هێزە بەیانی هەنگاوی یەکەم بێ بۆ ئەوەی ڕێکەوتنامەیەکی تریش بکرێت کە پارتیش لەگەڵ لەم بەڵام نەک بۆ مانایی کە وەکۆی لە ڕێکەوتنامەکە هاتووە کە هێزەکانی تربیێنە ناوم ڕێکەوتنامەیە و پارتی هێزێکی بچووک نییە وەکو هێزەکانی تربێتە ناوم ڕێکەوتنامەیە نەخێرە بێ ئەمان هەموویە بە هەردووچان دابنیشن لەگەڵ پارتیا بڵێن لەسەر پرۆژەیەکی تر ڕێکەوتنێ بکەن بۆ ڕێکەوتنێکی ئینتیقالی یا بۆ مەرحلەیەکی ئینتیقالی بێ نەک ڕێکەوتنێ بێ کە وەکەوەی کە کاگ عەزیز باسی کردم ینی کاریگەری خراپ
یان با بڵین دیموکراسیەت و مەسلەی ئەوانە بخنچێ بنەماگانی دیموکراسیەت بخنچێنێ ئەمە یەک وە گەندەڵیش داپۆشێ چاوپۆشی لە هەموو گەندەڵیە بگرێکە لە ڕابردووا کراوە لە ئێساش ڕەنگەکار فێمەڵێ ناوبڕێ وەرگرە دوای ناوبڕەکە وەڵامی پرسیارەکە بیتەوە ئەزیزانم ناوبڕێکی زۆر کورتوەرەگرین و ئەگەڕێنەوە وڵاتان. ئەزیزانم دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی دووهەمی وێنە گەورەکە بەردەوامی لەگەڵتان. کاگعرف دێمە لای تۆ ئەو کاکەیە پرسیارێکی لێ کردی وەڵامی بیتەوە. پێشتر باسم کردانی سەرچاوی ئەو ترسە بەهۆی نەبوونی متمانەوەی بە یەکتری و گومانکردنە لە یەکتری، بەڵام باوەڕم وایە پارتی لەمەیە پەلەی کرد، چکە ئەم ڕێکەوتنی نێوان یەکێتی و گۆڕان ئۆتۆماتیکی پێویستیان بوو بڕۆن دوای مفاتحەی پارتی بکەن و وەک خۆشیان هەم ئەعلانێک کە یەکەمین حیزب قسەی لەگەڵی پارتیە لەبەرەوەی حکوومەتیش بەدەست پارتی و یا پارتی پێکەنەری ئەم کابینەیە ئەگەر ئەم یەکێتی گۆڕان نەکرد ڕێکەوتنی سیاسی ئەگەر ببنە یەک حیزبیش هەر ئەبوو بچنە سەر مێزی گفتوگۆ لەگەڵ پارتی دانیشن، بەڵام بەداخەوە پارتی هەم کە بەشداری بۆنەکەی نەکرد ئەمە جۆرێ بوو لە هەڵوێست وەرگرتن و دواتریش کە مەکتەبی سیاسیان و بەیاننامەی دەرکرد، ینی بەڕاستی لانی کەم بۆ من چاوەڕوان نەکراو بوو، پارتی حەق نەبوو ینی بەو شێوە قەتعیە ڕەتی بکاتەوە، لانی کەم ئەبوو بە مەتاتی بەیاننامەکەی دەرکردا ئەم ڕێکەوتنە ئەگەر لە پێناو یەک ریزی نیشتمانی بێ ئەمە پێشوازی لێکن، ینی ئەحایەکی ئەوەی بدایەکە دەرگاکان داناخێن. سەبەبی ئەمەش چییە؟ پارتی پێشوەختە لای خۆی بڕیاری داوە کە گۆڕانی لە پرۆسی سیاسی کردوێتە دەرەوە و پێی وایە بەم ڕێکەوتنە گۆڕان و یەکێتی کە ڕێکەوتنی سیاسیان کردووە ینی ئەبێتە دەرگایەک بۆی جاریکە گۆڕان بێتەوە ناو پرۆسی سیاسی و پرۆسی حکومڕانی لە کورسانە. لە یەکێ لە نووسینەکانتە بە تایبەت لەسەر ڕێکەوتنی یەکێتی و گۆڕان ئەڵێ ڕێکەوتن بۆ یەکێتی و پارتی دابشکردنی پۆست و کوشتنی دیموکراسی بەخۆوە بینی ئەمە قسەت لەسەر کرد. بۆ گۆڕان و پارتی دوورکەوتن بوون دووکردبوون و پەکخستنی پەرلەمان و داوەشاندنی کۆی جونگەکانی حکومڕانی و تۆخکردنەوەی سنووری دێگەڵی لێکەوتەوە. ینی جارێ هیچ نەبووە، ینی بۆچی ئەم پێشبینیە ئەەکەم، بۆچی بەو سلبی و ڕەشببینیەوە ئەڕوان نەڕێکەوتنەکە، بۆچی دڵنیان کە تۆخکردنەوەی سنووری دێگەڵی لێکەوێتەوە، ئەنی ئەم نقلانەیە لە نێوان دووکەوانەیە بۆ لەبەرەوەی ئەم هێزانە بەردەوام کە دوانێن ڕێکەوە هیچیشانە کاتە پەراوێزەوە بەردەوام ئێمە ئەم ململانێ خراپە بینین لە بینی هێزە کوردی، ینی ئەم مێژوۆیان لەگەڵ یەکەیە بۆیە هەمیشە ئەزانێ بۆ ئەم ڕێکەوتنە چۆن کراوە، چۆن گۆڕان و پارتی یەکێتیان فرامۆش کرد بوو، چۆن یەکێتی و پارتی بە شێوەیە لە شێوەکان گۆڕان کە و کاتە نەبوویان بڵێن شەقامیان فرامۆش کرد بوو دیموکراسیان کوشت بوو، ئەمە بەم شێوەی لێرێ ئەوەی کە نووسینەکە کە تەواو نەکرد ئەوەیە کە مەترسیمان لەم دابشبوونی کۆمەڵگەی ئێمە هەیە لە بینی جەلالی و مەلای شەستەکانە، زانی شتێک نەبوو، زانی ئیلوژنێک بوو، خەیاڵێک بوو، هەمان ئەو دیمەنانە بینینەوە لە شەستەکانە بۆ جیابوونەوە و بۆ یەکگرتنەوە بۆ هەمان ئەو سیراعە گەورەیە بینین ئێمە ترسم لەمە هەیە، ترسم لەمە هەیە فەزای دیموکراسی بکوژێ، زانی ئێمە لێرە قساکەن دوو مانگە سەری میدیای یەکێتی و سەری میدیای گۆڕان کە سەری کە بزانە دەنگێکی ئازاد یا قساکە قسە ناکات لەبەرەوەی تۆ ئەبێ هەمان لە مانگی سێ کۆمەڵی خاڵەکانی ڕێکەوتنەکەیان ئەعلان کرا ئەوە بوو یەکێ لە خاڵەکان ئەوەیە ئەڵێت کە ڕاگەیاندن و مێدیای هەردوو لە مەسئولانەتر و بەرپرسانەتر زۆر خراپە، بەڵێ ئەو مەترسێکە بوو، خۆی مەترسەکە لەوەیە کە تۆ بێی ڕاگەیاندنەکەت بە شێوازێکی مەسئولانەت یعنی چییە؟ یعنی چۆن تۆ سێ مانگ پێش ئێستا ساڵی پێش ئێستا تەخوینی یەکترێکی و ئێستا ئاشتەبیێتەوە، من ترسم لەمە هەیە، من کێشەم نییە ئەمە هێزانە بێ ڕێکەوتن و کاکەمال و کاک عارفیش باسییان کرد ڕێکەوتن شتێکی باشە سەرچاو، بەڵام ئیشکالەکە لەوەیە تۆ ساڵی پێش ئێستا تەخوینی ئەماناکەی، ساڵی پێش ئێستاڵی ئەمانە ڕۆژنامە نووسکوژن، ئەمانە بەردیان تێگری لە حەفتەی شوباتە بەیاننامەیەکی گەورە دەرەکەی لەم شارەیە شەڕەبەردی گەورە دروست دەبێت، زانی ئێ باشە چۆن ئەم کارەکانە وایە، من ترسم لەمە هەیە هەر کەسێک کتێبەکەی کاکنژوان بخوێنێتەوە لە هاو خەباتی بۆ تەخوین لەرز ئەیگرێ بەرامبەر بە یەکتی بەرامبەر بەکتی بەکارهێناوە کاک عارف خۆی لە کۆنگرەیەکی نیشتمانیە بۆ لە کۆنگرەیەکی نیشتمانی کاکنژوان تاون بارکراوە بە شیمە بارانی هەڵبجا، زانی ئێ تۆ چۆن ئەبیتەوە بە بەو برایە ئەو چاوە خۆم پێم وتی ئیشکال لەسەر ڕێکەوتن نییە، دوجار چیان بکردە هەر لەسەر عادەتی کۆنی خۆیان بەردەوام بوونە لە تەخوین لەمانەیان چی؟ بەڵێ من ئیشکالم لەسەر هێزانە نیە، ڕێشەکەون و شەڕیش دەکەن و ئاشتیش دەبنەوە، لە بین یەکێتی و پارتیە دیلی یەکتری نەمابوو، لە بینی ئێران و عێراق دیل هەبوو تەسلیمیان نەکرد، لە بین یەکێتی و پارتیە دیل نەمابوو ئاخری ڕێکەوتنەوە، ئیشکالم لەسەر ئەمە نیە، ئیشکالم لەسەر دەنگێکی تر بوو، جیهانبینیەکی سیاسی تر بوو،
خوني ترمان هبوم خونن ما هو من ترسم لما هي هو كعرف راسك مسألة ديمقراطية بلان بينا نشي يستافى زايك كتير هي يستاد هم من ديوارك من هي لما على خو ما نتوين قصيت يبكين هم من أوتوب أو نسيني من نبيني ليش ندابنا بس ولا بيزي خو ما دام قلتوا كوات إما هم ديوارك من هي قصيت يبكين بلان من خمي أوم هبول دواي 2009 دنيا بينية كتير مان هبي جيهان بينية كتير مان هبي وينية كتير مان هبي ام كاركتر بيرو بكوتانا زارك كتير ريكونوا اشطبنوا شركنوا يا اذني وكو ميغل خلق بيشدن من ترسم لما هي كاغير يعني خلق سيتو بارزي خود زاري هاني خلق بي وخو بشاندان كي ونار رزايب كيتو تخويني خلق برهم بركت كي لبركا اش بيتو كو هيزروينا ابي ومن رنا زور كاس هاوريان برين امل الدنيا سياسيه الروبا بس والله لا من سياسه اخلاقها بنيتي لو خوني كبو يمري بنيتي لو جيهان بيني كتو ويني كتب بشاندي ام ويني لنا ودنيا يما روينا دا من ترسم هبو لمي طبعا بيش بيانا ما كنتم او نسيوا او بنيك زاري كتر امانه غمان اللي كتري هي او خالاني كناو ركوتنا هي راستا اما خالي مطاطين او ما نتوانين 25 جو بكينا 50 اشكال من سلمانيه اشكال لوكو رخري اشتي على الجيبه ذكرنيها هي كغمان الجيبه ذكرنيها نووسەر و ڕۆشنبیر و ڕۆشن فکرەکانی ناو کۆمەلگا ئەبێ ڕۆڵیان هەبێ لەوەی لایەنەکان زیاتر لە یەک نزیک بنەوە ها بەڵام ئێستا بۆ نمونە لە قسەکانی جەنابتا وا دەرئەکەوێت کە تۆ لەگەڵ ڕێکەوتنەکە نەبی بۆچی اشكال من لەسەر ڕێکەوتنی نی خراپی ڕێکەوتنەکە لەکوێ بۆچی تۆ لە ئێستەوە ترسیەوەت هەیە کە ئەم ڕێکەوتنە بێتە هۆی ئەوەی کە تۆ پانتایی ئازادیت کەم بێتەوە بەرتەسک بێتەوە بەرتەسکتر بێتەوە بۆ ترسی ئەوەت هەیە کە بۆ نمونە دیموکراسی زیاتر نازان لەوەی جاران خراپتری بەسەر بێت لەم دۆخەیەکە پەیوەندی بە سەردەمی ئیمارەتەکانی بادینان و سۆرانە هەیە زانی هەمان ئەو مۆدلەیە دووارا بێت ئێمە ئیبینین ئەوە تەسنورەکان تۆ خەبنەوە بە چاوی خۆمان دەبینین ئەو ڕێکەوتنەی کە ئەم خاڵانی کە لە ڕێکەوتنەکە هەر هەمووی لە ناو پەرلەمانە باس کراوە پارتی دموکراتی کوردستان لەگەڵ ڕێنەکەوتوە خۆ ئەمە ساڵی ڕێخستنەوەی پەرلەمان خۆ لە ناو پەرلەمانە هەمووی هێزەکان لەگەڵی کۆک بوون کەواتە من قسەکردنەکەی من لەمەیە من قسەکردن لەمەیە نیە ئەمانە من لەگەڵی نەبم من چیم ینی لەگەڵی بمیا لەگەڵ نەبم خۆ من کارکتەرێکی سیاسی گەورەی وڵاتە نیم لەگەڵی بمیا لەگەڵ وەکو شخصی خۆم ئەڵێم خەونێک هەبوو لە دوای 2009 بۆ جیهانبینیەکی نوێی سیاسی بۆ لاوەنانی ئەوانەی کە گەندەڵن جیاکردنەوەیان لە کارکتەرە سیاسی جدیەکان جیاکردنەوەیان لە مستەقەفەکان جیاکردنەوەیان لەوەی کە ڕۆژێ لە ڕۆژانە محکەمەی ئەمانە بکەی باشە بەڵام هەمووی تێکەڵ بوو هەمووی دەستی هەڵبڕیوە هەمووی خەریکی وێنەیەکی ترا ئەزانی من ترسم لەمە هەیە بەڕاستی جینا ئەوەی تری دەبێت ڕێژکەون و ڕێبکەون یاڕێنەکەون پێت وایە بەم ڕێکەوتنە و خەونانە و خەونەکانی تۆ هاوڕێکان زۆر گرنگ بوو ئەم ڕێکەوتنە لای من یەک شتی زۆر گرنگ بوو ئەو بوو کە بەرچاومان ڕوون بووە يعني بەرچاومان لە یەکسوونی ئەم هێزانە زۆر لە یەکەچن ڕوخساریان زۆر لە یەکەچێت دەموچاویان زۆر لە یەکەچێت ئێستا تۆزێ بەرچاومان ڕوون بۆ تۆزێ ڕووناکیەکە بینین دەبووی ڕێڕەوێکی تر دنیابینیەکی تری سیاسی بەرهەم بێنین بەڕاستی ئەوەی من ئەیبینم لەناو ئەم هێزانەیە بەردەوام ئەم یاریە ناکرێت و ڕەنگە ڕێکەوتن کرێت چۆن ئێمە پێرار بینیمان لە بینی پارتی و گۆڕانە ڕێکەوتن کرابوو خەڵکیش دڵی خۆش بوو هەڵژۆشایەوە ئێستا بۆتە ئەم ڕێکەوتنە و من ئەوەی کە لە ئەخیر دیێڕی ڕێخەری گشتیە ئەڵێ گرنگ لە جێبەجێکردنیەتی گومانەکەم ساڵێکی تر ئەمجارە کۆبینەوە لێرە سەرەکەم ڕێکەوتنامە ڕەنگە شتێکی بێ بۆ ئەم لە پێچەوانەکەشی بێ کاک کەمال بە لە بەرچاوگرتنی بۆ چوونەکانی کاک عەزیز ینی پێت وایە شتەکان بەو شێوەیە خراپ بن نەخێرنا بۆچی ئەزانی چی تۆ سێری هەموو ئەو ڕووداوانەکە کە لە دەروی ئێمە ڕوەدات لە هەموو ئەو هەڵبژاردن و منافەسە و ململانێ سیاسیانەی کە لە دنیا ڕوەدات لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنەکانە تا سەر ئێسک حملە بە یەکتریەکەن بەڵام کە دوای سێرەکەن هیچ لایەکیان ناتوان بە تەنیا حکومەت پێک بێنن تحالفات دروستەکەن هەرو هێزانەی کە پێشتر چەند ڕۆژێ پێشتر منافەسی یەکتریان کردووە قسەیان بەسەر یەکتری کردووە دوای تحالفاتەکەن ینی لە کاتێکا کە ئەم وڵاتی ئێمە دابەشبوونەکەی تەوازنی هێزەکەی بە شێوەیەکە نەگۆڕان بە تەنیا توانێت حکومەت پێک بێنێ نە پارتی دموکراتی کوردستان توانێت حکومەت پێک بێنێ نە یەکێتی نیشتمانی کوردستان توانێت نە هێزەکانی کەش بە تەنیا توان ینی ئەبێ هەر تحالفات دروست بێت ئەوەی کە ئەو من تێگەم کاک عزیز بۆچی مەسەن ئەو نیگەرانە ئەزانین ئێمە ئەمە ئەتفاقی سیاسیە ئەمە ئەتفاقی مەبدەئی نییە ینی ئەمە ئیتفاقێک نییە لەسەر ئایدۆلۆژیا ئەمە ئیتفاقێکی سیاسیە لە ئیتفاقی سیاسیشە کەمتر باسی فکرەکرێ زیاتر باسی ئەو ینی زیاتر لایەنە مەبادیئەکان لەبیر ئەکرێن ئەچن بەلای ئەو لایەنە باسەکرێت کە پێویستی ڕۆژی تیا هەیە سیاست بە ئایدۆلۆژیا ناچێتە پێشەوە کاکە عقلی سیاسی قسەکەی لە بەش یەکەمی بەرنامەکە من ئەو پرسیارم کرد وتم دراسە کراون نەخێر نەنا ئەزانی چۆن ینی ئەگەر بەس پێداویستی ئەو ڕۆژە بێ بۆ ئەو ڕۆژە کرابێت پێویستی ئەزانی چۆنە ئەوەی کە عزیز ئەڵێت ئەڵێ من ترسم نەمە هەیە فەزایەکی تر دروست بێت ترسم هەیە خەتەکان کاکەگیان پەرلەمان هەڵوەشێنراوەتەوە بە هێزی لایەنێکی سیاسی کە پارتی دموکراتی کوردستانە و خراون تۆ ئەو دوو دێگەڵەوە سنوورێکە بووە پێش ئیتفاقی یەکێتی گۆڕان بووە باشە حکومەت پەک خراوە وەزیرەکان هەرکێنراوەتە دەروانێ بە ئەدەبترەوە لە سەرکی پەرلەمانە راوەتە شوێنی خۆیان ئیتفاقێکە بۆ هەڵوەشاوەتەوە
ئەرێ پێشم ئیتیفاقی خەڵک مزاهرەیەکی وها بینی ینی ئەوە لە هەشتێک دنیا بووە دنیا و ڕژە نەبووە لەبەر ئەم کۆمەلگای ئێمە ینی ئەسڵا من پێچوانی ئەو بۆچوونی کە گوشاریشم کە ئەمە باشتر لەبەری مزارە ناکرێن پێم وایە کۆمەلگایەک ئەگەر مزاهرەیتیان نەکری و خۆ پیشاندانیتیان نەکری و دەنگی ناڕازیتیانە بیانی کۆمەلگایکی مردووە من پێچوانی کە وشار پێم وایە ڕەنگە شتێک لە خشتە خراپەکانی ئەم ڕێکەوتنەوە بێ کە ئەو حرەکە سیاسی ئەو جوڵە سیاسی کە لە دەڤەری سەوز هەبووە ئەوەش بمرێت ینی ئەوەی شکل لە گومانەکان میوادارم گلەید نەبێ لەم بەشەیە حەقی خۆتم پێدابێ کاکە پێشەوە پرسیارەکەت چافەتەکە گادگار و پرسیام بۆ کە عارف هەیە و ئایا ئەگەر هەرێک لە هێزە ئیسلامیەکان دژی ئەم ڕێکەوتنەوەی بە شێوازی لە شێوازەکان ناوچەی سلێمانی کە لە ئەدای کارکردیانەکە ئەوکو ئەوی کە بیانێ بەیەک پاکێستنە پەرلەمان و نەک دژی پارتی بڵێ دەنگی زیاتریان هەیە لە پارتی کار بکەن و ئایا ئەگەر ئەم ڕێکەوتنی نێوان گۆڕانی و یەکێتی ینی کاتێکی زیاتریان ویسایە و لەگەڵ پارتیا پێشەوە قسەیان کردایە بۆی پارتیام گومانی نەبووە پێ دوانیان پەلەپەلێک کراوە لە ڕێکەوتنەکەیە سوپاس دەکەم کاکە پێشەوە کاک خەلیل سەرەتا من لەوە دەست پێ یەکەم تاییدی قسەکەی کە کەمالەکەم لەوەی ئەڵێ حیزبەکانی ئێمە سیاسەتی ڕۆژەکەن و سیاسەتی ئایندیان نییە و بە تایبەتی ڕەخنەش لەوەگرم لە کارکتەرانی وەکو ئەویش کە تاییدی چەندان ڕێکەوتنامەی ئاوە کراوەت کە ئێمە ئەگەر لە سیرکەن لە نۆت و یەکەوە تا ڕێکەوتنامی ئێستای گۆڕان و یەکێتیش جگە لە دابشکردنی پۆست و پلەکان و جگە لە دابشکردنی زۆنی سەوز و زەرد هیچی تری بە دوای خۆ نەهێناوە و ئەو ڕێکەوتنامەی ئێستای یەکێتی و گۆڕانش ئەگەر سەیری بکەین هەمان سیناریۆ کە دووبارە بێتەوە و بە تایبەتی لە سنووری سولێمانیا جگە لە کوشتنی فەزای سیاسی و هەروەها فەزای دیموکراسی هیچی بە دوای خۆ نایەنێت کاکە سیارەکەت وەڵی هەروەکو ڕوونکردنەوە بوو بۆ ئەوان و بۆەوەی کە ئەو ڕێکەوتنامانەی لە هەرێمی کوردستان کراوە تەنها بۆ دابشکردنی پۆست و پلە بۆ و بە دەرەجەیەک لەوەی کە خزمەتی خەڵک بوو بێت ویان بۆ بەرژەوەندی خەڵک کرا. سپاس دەکەم کاکە خەلیل دڵخۆش خان سەرەتا دەستخۆشی بۆ خۆت و بۆ میوانەکانە پرسیارەکەم بۆ چوار میوانەکەیە باشە ئایا پێتان وانیە گۆڕان و یەکێتی سەرەتاش هەر یەک بوون بەڵام ئێستا ئاشکراکردنی یەکگرتنەکەیانە بەو ڕێکەوتنە و هەروەها بۆچی پێش حەڤەی شوبات ئەم یەکگرتنیان ئاشکرا نەکرد. سوپاس دڵخۆش خان کاکە ڕێگا پرسیارەکەم بۆ کاکەما لەگەر سیر بکەین مەسەن لە سەرەتای دەستپێکردنی ژیانی پارتادی لە مەسەن باشووری کوردستان لە سبەت تایبەتی لە سەرەتای شەستەکان دوو ڕەوت مەسەن دروست بوون تا و کۆتیان هاتنی تر لە 2009 بە دیارکە لە 25 مەسەلەن بڵێ جۆرێک لە عڕەکەتێکی سیاسی دروش بوو کە مەسەلەن بزوتنەوەی گۆڕانە پێشەنگاتی و گۆڕانکاریانێکە ئایا ئەگەر سەیری بکەین مەسەنا ڕێک پرسیارەکەم وەیە ئەو ڕێککەوتنی کە کردویانە نابێتە کوشتنی ئەو قەڵەمەی کە گلەی و گازندەی لەسەر لانی بەرامبەرکیەکێکی نیشتیمانی کوردستان دەسا بوو بە دیاریکراوی مەسەنە ڕاستە ئەڵێن بابە بەرپرسیارانتی ئیش بکەن بەڵام ئەو قسەیە لە فەزایەکی سیاسی ئاوهای باشووری کوردستان و ئێمە بە بەرپرسیارانتی قسە بکەین مانایکی زۆر سپاس. پرسیارەکە ڕوون بوو کاکەمە زۆر باشە کاگوسامە. سپاس کاتیەکدا من نازانم ڕێکەوتنامە ینی چی بەڕای ئێوە ئایا ئەمە فریودانی خەڵکە ئێمە پێویستمان بڕێکەوتنامە هەیە ئەمە گەڕانەوە نییە بۆ دواوە گۆڕان ئەو هەموو دروشم و ئەو هەموو شیعار و ئەو هەمووە یعنی خەڵک بە فراد ڕاستی ئەزانی ئایا ئەمە خۆدۆڕاندن نییە گەڕانەوە نیە وەڵامت باتەوە بزوتنەوەی گۆڕان بەڵێ ئەوە ناوی بزوتنەوەی گۆڕان تێنە هەر بۆی بۆ بینەرانی ئەزیز ڕوون بێت من بۆ ئەم بەرنمەیە جارێکیان لەبەر ئامادە نەبوونی بڵین بزوتنەوەی گۆڕان بەرنمەکەم دواخست حوت هەشت ڕۆژیش تقریبا مەبەستم بۆ بزوتنەوەی گۆڕان لێرە حزوریان بێ بەڵام لەگەڵ خۆیان نەزانن لەگەڵ چەند کەس قسە کراوە بەڵام پێیان باش بوو لەم تەوقیتەیە بەشداری بەرنامە نەکەن تەنها بۆی بۆ بینەر ڕوون بێت من مەبەستم بوو لێرە حزوریان بێت بەڵام خۆیان پێیان باش بوو کە حزوریان نەبێت ببوورە کاکە وسامە نازانم ئەگەرێکێک لەوان دەتوانێت جواب باتەوە من پرسیارەکەم ئەمە کەسێک اختیار کە با جواب بداتەوە بۆ خاڵی سفر کە گۆڕان ئەیکات باش ڕۆژێک دەنگۆ هەیە کە لەگەڵ پارتیا ڕێگەکە زۆر سپاس دەکەم کاکە وسامە پرسیاری گەشتم عەفو بەڵێ ئایا یەکێتی بە ئەم ڕێکەوتنامەیە ئەو ڕێکەوتنامەی کە لەگەڵ پارتیا هەیەتی هەڵێ وەشێنێتەوە
يعني ئەم یاریە چی کات لە نێوانی گۆڕان زۆر سپاسەکەم کاگۆ شار لە جەنابتەوە دەست پێەکەم ینی با و پرسیاری کاگوسامە دە تۆ بکەم ئەڵێ ینی ئەم ڕێکەوتنامەیە زیاتر بۆ فریودانی خەڵک نییە پرسیاری ئەوە وەڵام من بەو شێوەیە ناڵم بۆ فریودانی خەڵکە بەڵام ئەمە بۆ خۆی هەر هەندێ مەقسای تریشی هەیە من قسەم لەسەر نەکرد یەکەم بزوتنەوەی گۆڕان لەم ڕێکەوتنامەیە ڕەنگە نیەتی بێ کە یەکێتی بک بە علاگەیەک و زۆربەی کێشۆمە شاکیل و گرفتەکانی خۆی پێ هەڵواسێ و هەندێک باڵی ناو یەکێتیش گۆڕانەکەن بە علاگەیەک و دیسان هەندێک کێشۆ مەشاکیل و سرا ملولانی خۆیانی پێ هەڵواسن ئەم لە پشتی ئەم ڕێکەوتنەوە ئەمەش هەیە ئەمە خاڵێکی تر هەر بۆ خۆی ئەم ڕێکەوتنامەیەشی ینی با بڵێن ناوچەیە ینی زیاتر لە زۆنی ئەوەی کە پێڵن زۆنی سەوزونی لی ئەم بۆ دامرکانەوەی ئەو سرا ململانەیە کە لەم ناوایە هەیە من ئەوەی کاک کەمال ڕەخنەی لەگەر من نەموو بۆ نهێشتنی خۆپیشاندانەوەمانە وتم بۆ کەمکردنەوەی نائارامی ینی نائارامی جایە و مەسلەی خۆپیشاندان جایە ئەم چکێمە لە نائارامیەکانە بینیمان بارەگا سووتێنرا خەڵک شەهید کرا ینی بارودۆخێکی زۆر نەخوازراو بوو ینی ئەوە لە خۆپیشاندان مەسلەی خۆپیشاندان دەرچوو بووم گەرچی وەکو کاگاسی زووتێم ڕێکەوتنامێ بۆ خۆی بە جۆرە لە جۆرەکان کاریگەری نێگەتیڤەکە لەسەر فەزای ئازادی خۆپیشاندان و ڕادەربڕین و بە جۆری ئەم میدیایانە بەرامبەر بە ڕەخنە و کەم و کوڕیەکانی ئەم سنوورە بێدەنگە بن میدیاکانی ئەم دوو حیزبە ئەمەش بۆ خۆی گرفتێکە لە بەردەم ئازادی کاری میدیایی و ئازادی قسەکردنی لایەنگرانی ئەو دوو حیزبە لەسەر یەکتر چونکە ئەمانە قورسایی سیاسی و حیزبی ومانە لەم سنوورایە تعلیقێکی ترم وڵا لەسەر قسەکەی کاکەمال پارتی لە سنووری ئەوەی کە پێڵن زۆنی زەرد ینی بەداخەوە من دووشتە بووە بە زۆنی زەرد و سەوزۆمانە ئینسان ناچارە قسەی لەسەر کردن بۆ خۆم زۆرم پێ ناخۆشە شتێک هەبێ بە ناوی شتێک هەبێ بە ناوی شتێک بەپی دەسەڵاتی ئیداری ئەوەی کە دەسەڵاتی ئیداریە دابشبوونەکە هەیە ینی دێگەڵە سنوورەکەیە پارتی ئەگەرەوەی کە پێڵن دەسەڵاتی ڕەها کەم بۆ خۆم لەگەڵ ملاحەزەم لەسەرەوەشەیە لە سنووری دێگەڵە بەو دیوایان دەسەڵاتە ینی هیچ بەرپرسێکی گەورەی پارتی بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی شۆ ناتوانێت پۆلیسێ لە بنکەیەکی ناو سلێمانی و نەقڵکا بۆ عربەت لە عربەتەوە پۆلیسە نەقڵکا بۆ سەی سادق ینی کەواتە پارتی دەسەڵاتێکی ڕەهانیە ئەمە با بڵێن حەشوەدانی با بڵێن جۆرێکە لە حەشوەدان لەگەڵ ڕێزما بۆ هەمووانێکی قسەکەن جۆرێکە لە حەشوەدان بۆ ناشرینکردنی پارتی وەکو دێ و درنج پیشاندانی دەسەڵاتی پارتی بەڵام خۆی لە ڕاستیە دابشبوونی دەسەڵاتی ئەوەی چۆن پارتی لەو دوو دێگەڵەوە دەسەڵاتی ڕەهای هەیە گەرەمە ڕاست بێت ئەم قسەی ڕاست بێ بێگومان یەکێتیش لەم دی و دێگەڵەوە دەسەڵاتی ڕەهای هەیە لە حکومڕانیە ڕاستە بەڵام لە حکوومەتە دەسەڵاتەکان لای پارتی دیموکراتی کوردستانە لە پەیوەندیەکانە لای پارتی دیموکراتی کوردستانە لە نەوت و پارە و ئەوانە لای پارتی دیموکراتی کوردستانە دەسەڵاتەکان کاتی هەرەوەندەم ماوە بێ هەمووشتانەی کە پەیوەندی بەم سنوورەوە هەبێ هەموو شتانەی کە پەیوەندی بەم سنوورەوە بێت جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گەر هەندێک بە کورتی و پوختی وەڵام من بیتەوە چووکە یەکەم ئەڵقەی بەرنامەکەیە زیاتر نازانین ینی پرسیارەکان چەندیەوێت و ئەوێ پرسیاری ئەویان لە جەنابەت کرد ئیسلامیەکان دژمن کاریگەریە بێ زۆر بە کورتی من پرسیارەکان بەڵێ فەرمووڵاوا بێ باشترە باوەڕم وایە یەکێتی و پارتی و هەستکردن بە مەسئولیەتی تێپەڕاندنی ئەم قۆناغە زۆر بەرژەوەندی تر پێکەوەی بەستون بەدەر لە ڕێکەوتنی استراتیژی و زۆر ڕێکەوتنی ئەمنی و ڕێکەوتنی سەربازی و ئیداری و اقتصادی هێنە وڵاتەکە یەکێتی و پارتی پێکەوە مەسئولانە یا بڵێم بەو جۆرەی کە هەیە بەڕێوەیان بردووە ڕێکەوتنی سیاسی نێوان یەکێتی و گۆڕان نابێتەوە مای هەڵۆشانەوەی ئەو ڕێکەوتنانەی تر پارتی ڕەنگە حەزی بکردە ڕێک نەکەوی لەگەڵ گۆڕان و ڕەنگە حەزی بکرا ئەو ناکۆچی و ململانەیە لە سلێمانی هەر بووە بە نەتیجە هەردوو لا بوو و براگەورە پەنابەرنەوە بەر پارتی دیموکراتی کوردستان ئێستاوەی کا کەمال ئاماژەی پێکرد یعنی هاوکێشەیەکەی لە کوردستانە ئەم ڕێکەوتنی یەکێتی گۆڕان ئەو هاوکێشەیە ئەگۆڕێ ڕەنگە بێتە مای جۆرێک لە دروستکردنی هاوسەنجی لە کوردستان ئەمە لە ڕووی حیزبیەوە پارتی دیموکراتی کوردستان ڕەنگە پێی وایە بۆ خۆی زەرەرە ئەوەی ئەو بەڕێزەش باسی کرد مەسەلەی ئیسلامیەکان من باوەڕم وایە بەڕەسمی ناڵێم بە نووسرا و ئاراستەی حیزبەکان کرابێ بەڵام هەموو حیزبە سیاسیەکانی کوردستان ئاگایان لەم ڕێکەوتنە هەیە چ پێشتر زۆر پێش ڕێکەوتنەوە لە کاتی ڕێکەوتنەکەش مفاتەحە کراون بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان و ئەم قسەی بە ئاگاییەوە کەم پارتی قسەم ماوە پارتی ئاگای لە
وردەکاری ڕێککەوتنەکە هەیە پێشتریش لە کۆبوونی هەردوو مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان کە جەنابی کاک مەسعود سەرپەرشتێ کرد لەو کۆبوونەوەیە وردەکاری ئەم ڕێککەوتنە باس کرابوو و ڕێکەکەوین لەگەڵ گۆڕانە و ئەویش ڕەزامەندی ئەوی نەک ڕەزامەندی خۆشحاڵی خۆی ئەو بەوە دەربڕی بوو کە باشترە بۆ ئێمەش ئەو کاتە بزانین چۆن مامەڵەتە لەگەڵکەین و لە ئایندەش من پێم وایە هەردوو لە ڕێکەکەونەوە هیچ ترس و گومانێکم لەوە نییە ببێتە مای ئلێکترازانی سیاسی و کۆمەڵایەتی لە کوردستان. سپاس دەکەم کاک کەمال و کاک عەزیز من کاتم هیچ نەماوە دوو خولەکم ماوە بۆیە ناچارم قسەی کۆتاییتان بەڵێ فەرموو پرسیاری لەوە کرد کە ئەمە لە کاریگەری لەسەر میدیاکانی حیزبە سیاسیەکانە بێ من تەییدی 100% تەییدی ئەو بۆ چوو ناکەم چکە مادام حیزبەکان میدیایەکیان هەیە هیچ گاپێکیان بۆ دروست نەکردەوە بۆ شایەک نییە ینی میدیای حیزبەکان ئازاد نین لە دەربڕینی ڕاکانی خۆیان لە چاودێریکردنی ڕووداوەکان بۆیە بەدڵنیایەوە ئەم ڕێکەوتنە کاریگەری بێ لەسەر میدیاکانی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتمانی کوردستان. سپاس دەکەم کاک کەمال. کاک عەزیز دوا هەموو شتێک لای من تاکە شتێک لای من خەڵک گرنگە و جەماوەر زۆر گرنگە و ئێمە دەبێ ببینین بە شێوازێکی قەت زۆر تند سیاست نەکەین و بینیمان چۆن ئەم سیاسیانە لە موساوی خۆیانە گۆڕن و ئەزانین چۆن بەرامبەر بێ بە شەیتان و بەرامبەر بێ بە فریشتە ساڵی پێش ئێستا حیزبی لە حیزبەکان فریشتەیەوەیان شەیتانە دوازەر هەم دوو شەیتان و فریشتە بنەوە بە فریشتە لەبەرەوە خەڵک دەبێ زۆر هوشیارانە مامەڵە لەگەم دۆخیا بکە و تێبینی هاوڕیانیش هەستم بەمە کرد کە هەمیشە گومانیان لە ڕێکەوتنەکانی ئەم هێزانە هەیە بۆیە پێویستمان بە دەنگێکی تر و دنیابینیشی تر هەیە و پێویستمان بەوە هەیە کە نەوەیەکی تر دروست بێ جۆ لە حکایەتی ئەم هێزانە نەگرێ بەڵکو حکایەتێکی ترمان هەبێ بەڕاستی. سپاس بۆ کاک عەزیز ڕەوف سپاس بۆ کاک کەمال ڕەوف کاک عارف قوربانی کاک هۆشیار عەزیز ئەرکتان کێشە ئەم شەو لە ئەڵقەی یەکەمی بەرنامەکە خۆشحاڵ بووم حزورتان هەبوو دەستان خۆش بێ سپاس بۆ تەواوی ئەو میوانانە بینەرانی عەزیز لێرەدا یەکەم ئەڵقەی وێنە گەورەکە کۆتایی دێت تا بەرنامەیەکی دیکە باخواتە نەسپێرم و ماڵتە نەمیشاوەتان بێت.